کۆی گشتی منداڵبوون 16,676 منداڵ لەدایک بووە، منداڵبوونی سروشتی 10,216ە، منداڵبوونی نێشتەگەری 6,406، منداڵبوونی کوڕ 8,417، کچ 8,259، منداڵی دوانە 416، منداڵی سیانە 10، خەوتن 35,417 نەخۆش ناو نەخۆش خانە خەوتووە، نەشتەگەری گەورە 6,361، نەشتەگەری مامناوەند 1,447، نەشتەگەری بچووک 317، سەردانی نەخۆش 75,607 نەخۆش سەردانی نەخۆشخانەی کرد لە ساڵی ڕابردوو، خەوتن بەشی منداڵە ناکامەکان 7,996، سۆنەر 61,739 سۆنەر کرایە، ئەشیعە 3,107 چا ڕۆژە بەر لە ئێستا دوو کچی جوان و ژیکەڵە لە نەخۆشخانەمان بە ناوی کەزی لێندران لەسەر پێشنیاری من و بڕیاری خانەوادەکەیان دوو کچی جوان بە ناوی کەزی لە نەخۆشخانەکەمان ناویان لێندرا. هەروەکو دەزانن کەزی هەتاییە، هەروەکو دەزانن دوژمنانی کوردستان، دوژمنانی گەڵی کورد لە ڕۆژئاوا کەزی ئافرەتەکانمان دەبڕن